ئەو کتێبە کە دۆزیمەوە لە ناو کتێبخانە تەماشام کرد نووسرایە مەموزین. ئێمە موزینیش لە تاریخی مە گەلک بێگومان شتێکی هەیە لە پێستا بەرگەکەی پێستا بەێ جا من لەوەی کە زیاتر چیرۆکەکەی بە جوانی تێدا نووسرایە کامل شعرەکەی مەموزینی تێدا جا ماوەیەک کە دراساتم لەسەر دەکرد جیاوازی هەیە لەسەر ئەو مەموزینەی کە لە هەندێک شوێن لە هەندێک وشە لە هەندێک نووسین جیاوازی هەیە لەگە ئەوەی کە مەسەڵەن جی موکلیانی چاپی کردیە. ئەوەش ئیزنم لە بابم بەگرت پێی بەخشیم وەکو گەنجینەکانی من و خەزینەی من لەو شتانە بووە زۆری وامان هەیە. ئەوەش هەر دەفتەری ملاحەزاتە با بڵێن سوێنم بە کوردی تێبینی ئەوە بەزلدا زمانی لە مزگەفت مابینی مامۆستایانی ئاینی و فەقێیەکان پێیان دەگوت کەشکول یعنی دەکا تێکەڵاو لە هەموو شتێک لە ناوی نووسرایە. جا ئەوەش هەری خاوەن ئەو کتێبەیە کە دەکا شێخ عەلی ئەفەندی موفتی هەولێر بووە ساڵی 1876 بە دەستخەتی خۆی دەڵێ من موفتی هەولێرم. ئەوە پێش باپیرم بووە باپیرم لە 1940 ئەوانە موفتی بووە. جا ئەوە لە بیدایەتی لاپەڕی یەکەم باسی ئەوە دەکا کە برای حاج عومەر ئەفەندی چوویتە حەج لە حەج چ ڕۆژێک چوویتە حەج ڕۆژی ساڵی 1970 میلادی. جا ڕۆژ و تاریخەکەی نووسیە ئەوە زۆر شتی تێدایە ملاحەزاتی زۆری تێدایە بەخۆی مێژووەکە شعری ناڵی تێدایە شعری شاعرایی تێدایە. ئەوانە هاوڕێ من زۆری دیکەشەیە لە وەکو کتێبی دەستخەتی مەولانە خالی نەقشبەندی دەستخەتی خۆی.